خاڵێکی تر کە گرنگ و مویمەویش ئەوەیە کە ئەزیزان سوودی سەردان چییە لە جەژنە کە بەداخەو خەریکە ئەمە مامۆستاکان و قوتابیەکانش پێی دەزان ئێمەش خەریکە بە ناو وەکو ئەوروپیەکانمان لێ دێ 2 کیلۆ 3 کیلۆ چکلێتە کڕین لەگەڵ هەنێ شیرینیە چاوەڕێن خەڵک بێ بۆ لامان من هەمیشە وتومە ئەی بۆ ئێمە نەچین بۆ لای خەڵک بۆ چاوەڕێگەین خەڵک بێت چکلێت و پاقلەوەکەمان بخوا ئەی بۆ ئێمە نەڕۆین و زایدەن خاڵێکی تر کە گرنگ و مویمە چی پێویستە کا من چاوەڕێی خەڵک بکەم یعنی ماڵ هەیە کچەکەی کوڕەکەی کە من لێرەوە ڕێزمان هەیە بۆ دایک و باوکەکان بە تایبەتی ئەم ماڵەیە ئێوە دەیکەن 2 ڕۆژ مناڵ دانیشتووە مناڵ سیرەکەم چوومە بۆ ماڵێن بۆڵەی دیالە دکتۆر گیان توا ماقولە باوکم 2 ڕۆژە ئێمەی داناوڵێ بۆستن سەمیوانمان دێ ئەی باشە بوون بۆ نەچمە دەرەوە دەبا منش بڕۆم بۆ پیاسێ بچین بۆ گەڕانێ با بچین بۆ ماڵێ با بچین بۆ سەردانێ کەواتە ئەمەش هەڵەیەکی گەورەیە کە من بەداخەوە گلەیم لە دایک و باوکانێ مەفروض نییە تۆ دانیشی بە دیار ئەمە چێ با میوان بێ ئێستا خوانەی بڕێ مۆبایل هەیە خوانەی بڕێ ئەنتەرنێت هەیە خوانەی بڕێ سوۆشیال میدیا هەیە کاک فڵانگیان لە ماڵیان نە وەڵا لە ماڵیم دێ قەیناکە ئێوارە دین ئێوارە سەعات 4 شەڵا لە ماڵین کەواتە چی پێویستە کا من چلب بم بە ماڵەوە دانیشم لە ماڵەوە کچ و کوڕ و ژن و مناڵ و هەمووی بەخۆم و ببەستمەوە نەڕۆن میوان دێ جا لە هەمووی ناخۆشتر جا وەرە میوانیش نییە دە وەرم پەست مەبە وەرە تووڕە ئەبی جاری وایە زۆر بێتاقەتی لە بەیانەوە تا ئێوەرە چاوەڕێی ماڵی مامتەکەی مامیشتەڵێ وەڵا لە بیرم چووکەواتە نایەم بۆ ماڵتان قەینا ئێوە وەرن ئەی باشە لە بەیانەوە هەواڵە بەخوا نەبی بۆچ ئێمە هەمومانت بەستوەتەوە وە کۆڵێت نەتێ چێژێ لەم ڕۆژە جەژنە وەرگنی کەواتە ئەوش خاڵێکی تر کە گرنگ و مویمە ئەویش ئەوەیە کە ڕۆژانی جەژن شەرت نییە ئێمە چاوەڕێ بکەین ئیلا خەڵک بێ بۆ لامان باشتر وایە چاکتر وایە سنەتر وایە خێرتر وایە و وەکۆڵێ ئەتەکێتتر وایە کە ئێمە زۆر جار مبادرە بکەین دەست پێشخەری بکەین ینی بەتابەتی بۆ ئێوەی گەنجە جوانەکان مامۆستاکان فێریان بکەم بڵێن گەنجە جوانەکەم کچە جوانەکەم قەیچەکە تۆ بڕۆ بدە لە دەرگای هاوڕێیەکت هەیە لە گەڕەکە بدە لە دەرگاکەی باجی فڵانگیان کاک فڵان لە ماڵە وەڵا حەزم کرد جەژنە پیرۆزەیەکێکم تەوقەیەکی لەگەڵاکەم و دەست خۆش و خواحافیز هیچ پێویست ناکات لەگەڵ تابێ ئەڕۆم 2 ماڵی تر 2 برادری تر تەرتیبتەینەکەم و سەردانێکیانەکەم کەواتە ئەمەش بۆ خۆی ئالەتێکی ترە کە گرنگ و مویمە کە بەداخەوە من ئەتوانم بڵێم لێرەیە زۆر جار هۆکار بووە بۆ ئەوەی کە بێتاقەتیمان بۆ خۆمان دروست کردووە ناڕەحەتیمان بۆ خۆمان دروست کردووە چێژمان لە سەفرەکە وەرنەگرتووە چێژمان لە جەژن وەرنەگرتووە لەبەرەوەی ئەوەندەی چاوەڕین خەڵکە بێت و خۆت گۆڕی و خۆت داوە لە قوتو لە تەل بەشکم فڵان خان بێت ئەمە بڵێت جلە جوانەکە لەبەر بێنێ نە تااقەتت هەیە دانیشی نە تااقەتت هەیە خۆت بگۆڕی من زۆر جاریان وتوانە چی لە ماڵەوە بۆ خۆشی دەیگەڕ جاوتیان خۆت مەگۆڕسە میوان دێ با بە خۆمە گۆڕم معقولە من جلێکی شاڵم لە بەرابێ هەتا ئێوارەمە چێ میوان فڵان دێ ئەگەر هاتیش بۆ نموناڵم فەرم و دانیشەوە دوای تۆزێکی تر خۆت بگۆڕی کەواتە شەرت نییە زۆر ینی من بە قسەیە بە نوعێکی تر بڵێم مامۆستایان فێرخوازە بەڕێزە شەرت نییە بۆ خەڵک بژین با بۆ خۆمان بژین ئێمە لەبەر خەڵک خەریکە خۆمان چێژ لە خواردن وەرناگرین چێژ لە سەفرە وەرناگرین چێژ لە جلوبەرگی خۆمان وەرناگرین ینی ئەوە نەمی جلوبەرگمان بۆ خەڵکە بۆ خۆمان نییە ئەوەنەمان ئەوەندەی جلوبەرگمان بۆ ئەوەیە لە سێڵفیەکە دەرچین و خەڵک لایک و کۆمنتمان بکە بۆ خۆمان نییە کە لەواچێ جلەکە بۆ خۆمان دەبێ خۆمان چێژی لێوەرگرین کە چکۆت جلوبەرگەکە خۆمانی تێداین و خۆمان دەتوانین ئاسوود دەبین کەواتە ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و لێرەیە پرسیارێک دێتە کایەوە کە پێم خۆشە جەنابتان دوایش کۆمنتان لەسەرێ بێ ئەوش ئەوەیە کە قوتابی و مامۆستا لە ناو جەژنا ڕۆڵیان چی بێت یەکەم زۆر گرنگ و مویمە ئێستا وەسائیلی گەیاندن زۆر گرنگە ئافرین بۆ قوتابی بەڕێزانی کە لە مامۆستا دڵسۆزەکانیان لە مامۆستا هیلاک و ماندووبەکانیان جەژنە پیرۆزە دەکەن تۆیەکی قوتابی کە ڕقم تەلەفۆنی مامۆستایەکت لەلایە ئەتوانی بە نامەیەک یان ئەتوانی بە تەلەفۆنێک بەڵام لە کاتێکی گونجاوە 12 شەومەی کە بڵەوە ڕایسە بیرم کەوتۆتەوە حوتی بیانیژمەی کە ماشەڵڵا ئەڵەی لە ماڵ دەرکراوی بۆ نونە بۆ بیانی زۆر نە بەڵام سەعات 9 سەعات 3 سەعات 7 ئێوارەیەکە کە کاتێکی گونجاوە معقولە تەنانەت ئەو مامۆستا بەڕێزە میوانیشی هەبێ هەڵێگرێت بەڵام تخوا مەی کە درێژدادڕینە ئەوش بخۆی ئەتەکێتێک مامۆستا بۆ نامناسیتەوە ئەبرا نادناسمەوە بزانە نامناسیتەوە کاکە وەڵا نادناسمەوە تۆ زەتر قسەت بۆ کەم بزانە نامناسیتەوە برا بیر لێ و دڵم تەقی ئاخر نادناسم و با دای نەخەمەوە تەلەبای بۆ گاڵتەوتی سەرەکەم 3 دقە 4 دقەی لەمە گرتووە چییە بۆ نامناسیتەوە کاکە نادناسمەوە برا لە گەرمەی حرایەکە خەسوو و غەزور و دش و عایلە و عەشرەت و مەجلیس گاڵتە و سوعبەت و پێکەنین و ئەوڵێ شەربەتەکە و ئەوڵێ چکلێتەکە ئەوڵێ فڵان ئەمی سەرەکەم لە بری گوێماڵە بۆ نامناسیتەوە من ئەتەکێتەکەی زۆر تەمان بۆ معلوماتان ئەمە ئێمەی مامۆستا دەبێ بڵین بە قوتابی بڵین باشی محەممەدیان یان ئەگەر بۆ برادرێ بوو
باشی مامۆستا بەختیار ئەحواڵت چۆنە من فلانم قوتابی مەرحەلە فلانی ئەوەم جەژنە پیرۆزەم بۆ جەنابەت هەیە سواسی جەنابەت دەکەم ئەرک و ماندووبوونت بە هەند وەردەگرم یان بۆ نمونە داوای گەردنازایەکەم جاجار عەزیت و ماندووبوونمان بۆ جەنابەتە بۆ کارێکت نەبوو ماڵاوە ئیتر چی پێویستەکە بڵێ چیت خواردووە و لای کوێیت و ئاخر تۆ GPRSی ئاخر تو GPS منی ئاخر تۆ ماڵ خەسووی منی بەردەوام متابعی من بکەیت کەواتەمە بۆ مامۆستا گرنگە بۆ برادەر گرنگە تەنانەت بۆ برادەریش گرنگە ئەوە بۆیە لە پەروەردەی دیمەنە باسی دەکەین ئێمەی مامۆستا دەبێ قوتابیەکان فێرکەین کە درێژ دادڕی نەکرێت ینی جاری وایە من خۆم لە مەجلیسا بوومە هەموو عایرەتی دەتای خەرەوە ئاراساز یاری چی من جڕە چی لێ بکەم نایبڕێتەوە با نەگاتە ئەوەی دایکی برادەرەکەت بە تۆ بڵێ تەلەفۆنەکە داخەرەوە بەسەریا ئەمە جەژنە پیرۆزە هەر ئەمەیە فڵانم محەممەدم لە پۆلی خۆتان هەر حەزم کرد جەژنە پیرۆزە دێ بکەم جەژنە پیرۆزەم بۆ جەنابەت هەیە گەردن ئازایی و سەرکەوتوبی ماڵ ئاوە چی پێویستە کا بڵێ چیت خوارد لەکوێی بۆ دیارنیت گلەیی بێ ڕەزیل هەر من تەلەفۆنت بۆکەم ڕەزیل و پیسکەی بە ئەژداد و ئاباوێ دێتە خوارەوە ئێخۆشی کاتەکە جەژنە پیرۆزێک کاتۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە دەبێ ئێمەی مامۆستا ئێمەی قوتابی بزانین بۆ مامۆستا هەر بەڕێزەوە بە احترام و زۆر باش و چاک و مەزبوط ئەوە ئێمەی مامۆستا دەبێ فێری قوتابی بکەین مامۆستای بەڕێزکە جارێ دوو جار من پێشنیارەکەم مەیکە بە سێ جاریش هەر ئەوە نەهەڵی نەگرڵە بیکەرەوە جارێتیش بیکەرەوە ئەچی بۆ تەلەفۆنێک سەری 17 جار کردوێتی بڕوات بێ مت بەتابەتی من چووکە دکتۆرەڵۆن تەواوی نەبێ نەخۆشێک بێت عملیات کوبرای هەبێت یان ڕێخۆڵە کوێرەی تاقی بێت کەتی سەرەکەم بۆڵی ناگری دکتۆر تەلەبەی خۆتم کورە سندارم لێدای ئاگر قەینات تەلەبەی خۆت بۆ 17 جار کەواتەوە بخۆی خراپە جارێ دوو جار بەتابەتی ئێستا کێ ئەو ڕقەمە ڤایبەری هەیە مامۆستا گیان من فلان بووم هەر حەزم کرد جەژنە پیرۆزە دێ بکەم سواسی جەناب دەکەم سەرکەوتوبی دوای منش گوڵێکت بۆ دەنێرم جەژنە پیرۆزێکت بۆ دەنێرم تەواو